سڵاتان لە بێم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24 لەگەڵتانم. بەرنامەم جارش کۆمەڵک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەخۆ دەگرێت تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. ئافرەتێک لەسەر کەلوپەلی ناوماڵ نەخشونیگار لەسەر شێوازی کوردەواری دەنەخشێنێت. کچێکی تەمەن 18 ساڵی خەڵکی شاری ئاکرێ بەنێو کۆڵانە کۆنەکانی ئەو شارە دەگەڕێت و وێنەی خانووە کۆنەکان دەکێشێت. خانمێکی چالاکوانی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەیەکی خۆبەخشانە خەریکی کۆکردنەوە و پاراستنی سەگە بێخاوەنەکانە. وەستا لەتیف فیتەرێکی شاری سلێمانیە لەگەڵەوەی کە زیاتر لە 30 ساڵە خەریکی پیشەکەیەتی شاعرێکی گەنجیشە کە شعر بۆ مشتریەکانی دەڵێتەوە. هەروەها لە سوورچێکی دوکانەکەشی کتێبخانەیەکی بچووکی داناوە بۆ کەسانی کە سەردانی دەکەن و لە چاوەڕوانی چاکردنەوە ئۆتۆمبیلەکانیان دەبن سوود لە هونەر و لە کتێبیش وەردەگرن. تۆ ئەمەندە دووری لێم چۆن بە دیدارش شاد بم بەخواوات تەمەڕۆیی قەت ناتبینم بە چاوانم گیانەکەم لە جێی بینین خەم و خەیاڵم لەسەر پەڕێژین بۆت ئەهۆنمەوە جوانی ئەوین بەقەی چاوم خۆشم ئەوەی بۆیە حەز ئەەکەم تۆش وابیت زۆر حەزەکەم هەموو کاتێک وەکو دڵم لە لای من بی قەت نامەوێ بۆ ساتێکیش لەبەر سۆمای چاومون بی لە کاتی ئیشکردنە زۆر جار لە کاتی کارە شعرم بۆیە واز لە ئیشەکەیەنم هەڵەسم شارەکان ئەنووسم دەفتەری تایبەتی خۆم هەیە لەسەر ئەنووسم دوایی نقلیەکەمە سەر ئەم دەفتەرە بە جوانی نووسم جا شعرەکان ئیلهامێکە کە بۆمیێت حەزەکەم زۆر جار باڵمەکەن گوێم لە باڵەکە نیە و کە باڵمەکەن ئەڵێن وەسارەتی گوێم لەوە نییە خەڵکی نووسی شعرەکەم چوومەتە قوڵایی شعرەکەەوە ساقەکانیش کە هێن بۆ لام زۆریان پێخۆشە یان دانیشتن لە لام مرتاحن مێشکیان نەکرێتەوە هەیە هەر یاد بۆ لام مەرحەما بکات ئەڵێ وەسالەتی و حەزەکەم شعرێکم بۆ بڵێ خەریکی ئیشی پێشداگرتنم لەو کاتەوە لەگەڵ بووە ئەم بواری ئیشەیە دەستی شعرم هەیە و حەزم بە شعر کردووە شعرەکەش بیدار بە شعری خۆشەویستی دەستم پێ کردووە ئیتر خۆشەویستی بۆ دایکە بۆ باوکە بۆ نیشتیمانە شعرم لەسەر نیشتمان نووسیوە شعرم لەسەر کەسی بەرامبەر کردووە لەسەر خۆشەویستی لەسەر کچێک کردووە شعری خۆشەویستیم هەیە کتێبێکم چاپ کردووە بە ناوی دڵێکی هەستیار لەم کتێبەیە کۆمەڵی شعری جوانی لە خۆی گرتووە هەمووی شعری خۆشەویستیە شعرەکان وەکو بڵێن نیدایە و شعرەکان شعری وەسفە و شعری خۆشەویستیە هەمووی بە شعرێکم نووسیوە بۆ مناڵەکان ئەگەر باڵم کردبێتن بە خۆشەویستی شعرێکم بۆ نووسیون پێم گەیاندون کە ئەم شتە ئاوا بێت ناخی دڵی خۆم پێوتون ئەوانیش لە من تێگەشتون من ئەم ئۆفیزەم وا دروست کردووە چەند کتێبێکی جوان تیا داناوەت بۆی ئەو کەسانەی کێن بۆ لەم ساران بۆ چاکەم ئەوانش بێنە سەرەوە هەم لای دەسم نەگرن هەم بێنە سەرەوە مەجموعەیە شعری جوان بخوێننەوە کتێبە بخوێننەوە زانیاریەک پیا بکەن و منیش زانیاریەک لەوان فێر بم یانە سوێن دەخۆم بە ئێستانی پاک عشقی ڕاستی دڵدارانی پاک
لەگەڵی سینەی دەروس و تاوان بە پەرچەی زامی دڵبەرین داران هودا چەکی تەمەن 18 ساڵی خەڵکی ئاکرەیە ئەو هونەری وێنەکێشانی کردوتە پیشەیەکی جوان بۆ خۆی و هەروەها دەڵێت کە لە منداڵیەوە لەگەڵ هونەری وێنەکێشان تێکەڵ بووە. ئەو بەناو کۆڵانە کۆنەکانی شارەکەیدا دەگەڕێت وێنەی جوانی سروشت و مرۆڤەکانی ئەو دەڤەرە تۆمار دەکات و دەیکێشێتەوە. دەشڵێت ئامانجم ئەوەیە کە لە هونەرەکەم بەردەوام بم، هانی گەنجانیش دەدەم فێری هونەری وێنەکێشان بن. ئافرەتێک لە شاری سلێمانی کەلوپەل و کەرەستەکانی ناوماڵی بە دیزایانی زۆر جوان و جیاواز نەخشاندووە کە هەندێک لە دیزاینەکانیشی تایبەتن بە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەو دەڵێت ئامانجی ئەوەیە کە کللتوری کۆن لەگەڵ کللتوری سەردەمی ئێستا تێکەڵ بکات و نیشانینەوەی نوێ و داهاتووی بدات.
خانمێک لە شاری مەهاباد بە شێوەیەکی خۆبەخشانە سەگە بەرەڵاکانی سەر شەقامەکان کۆ دەکاتەوە بە خەویان دەکات. ئەو زەویەکی پارێزرایی بۆیان دابین کردووە ڕۆژانە لەگەڵ ئەو کەسانەی کە ئاژەڵ دۆست و ئاژەڵ پارێزن قسە دەکات بۆی کە هەم ژیانی سەگەکان پارێزێت هەم خەڵکیش فێری ئاژەڵ دۆستی بکات.
لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەرشاد و تەندروست بن.